والله لا كما قايد دوانزه شاي هالشاي بچام كودام پیکر لوي بكم بشاي کاک تحسین سلااو لێ بێ قسە چێ بۆ دانانی پەیکەریم سماوەڕە لە کەلارە والله من زۆر خۆش بۆ تحسینی خۆشی شادی بە ڕێکخراوی ئەلمانی ئەم پیکەر چایان دایناوە من زۆر خۆش بۆ دڵشادم هیوادارم ساڵی ئایندا فیسیڤالێکی ڕێخر چایی بکەن لەم پارکە من دەستخۆشیان یەکەم بۆ نێوانت لەگەڵ چایە چۆنە والله من چای ئەگە میوانم بێت لە سێ چایەکەم ناخۆم هیوایدم چای خواردندا جارێ کەمێەوە گەرما کەمە چای کەم بترەخۆین بەس وە زستان هیوایدمان چای خواردنە ڕۆژانە چەند چایە خۆیتەوە والله لا کەمە قاید دوانزە چای هەشت بەچام کۆدام پیکەرە لەوەی بکەمە بیچای لە دوایان پەیکەرەوەی روجي 20 چایە خۆی ئیترەکەمە بیچای لە دوایان پیکەرەوە یعنی ئەوەنە وە جوان و بەخشندە دروستیان کردا ئەوەنە وە قەشەنگی دروستیان کرد پیا لە خۆی دڵی سەر چای هەر حەزەکەی بۆ خۆت بە چای خۆی من دەستخۆشیان لێ بنێ کاک تەحسین والله من خۆم لە ماڵ ئەگە چای بکەم تامی نییە بەس خێزان چای بکە تامی زۆر خۆشە حێلی دیاغا و داچینی دیاغا تامەشێجێکی تایبەتیە لە بعدی چای سێ چای خۆم